سڵاوتان لێبێ خۆشەویستان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2001 بڕیاری داگیرکردنی ئەفغانستانیدا و لە ڕاستیدا سەرکەوتوو بوو لە دوورخستنەوەی تالیبان لە دەسەڵات، بەڵام هەرگیز نەیتوانی لە شەڕەکاندا سەر بکەوێ وێ بەردەوام بوو لە شەڕکردن تا ساڵی 2021 و دواتر ناسار بوو بە دەستی بەتاڵ وڵاتەکە بەجێ بهێڵێت. شایانی باسە تالیبان بە تەواوی دوای کۆنتڕۆڵکردنی کابولی پایتەخت هاتەوە سەر دەسەڵات. لە ساڵی 1970 یەکێتی سۆڤیەت بڕیاری داگیرکردنی ئەفغانستانیدا و دوای شەڕێک کە 9 ساڵی خایەن نەیتوانی هیچ دەستکەوتێک بەدەست بهێنێت بۆیە ناچار بوو بە هەمان شێوە بکشێتەوە و پێش ئەویش بەریتانیا لەگەڵیاندا 3 شەڕی بەرپا کردووە، بەڵام هیچیان لە بەرژەوەندی بەریتانیا بە کۆتایی نەهات و هیچیشیان لە شەڕەکاندا دەست نەکەوت. ژماری دانیشتوانی ئەم وڵاتە نزیکەی 38 ملیۆن کەسە، هەروها ڕووبەرەکەشی نزیکەی 650,000 کیلۆمتر دووجایە و دانیشتوانەکەی بە شێوەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. ئایا دەزانی بۆچی زرهێزەکان ناتوانن کۆنتڕۆڵی ئەم وڵاتە بکەن یان بۆچی پێی دەوترێت گۆڕستانی داگیرکەران؟ لەم ڤیدیۆیەدا بە وردی وەڵامی ئەم پرسیارانە دەدەینەوە بۆیە تا کۆتایی لەگەڵمان بمێنەرەوە. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆمان دووبوونمان نەک فرمانێک لایکی ڤیدیۆکەمان بکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان لە بیر مەکەن ئەگەر ئەتانەوێ بابەتی ناوازەتر ببینن. ئێستاش با دەست پێ بکەن. زۆرێک لە وڵاتان بە درێژای مێژوو هەوڵی داگیرکردنی ئەفغانستانیان داوە و هیچ کامیان لەوەدا سەرکەوتوو نەبوون و لە کۆتاییدا هەمویان لە وڵاتە هەڵهاتن، ئەمەش لە بەرچەند هۆکارێک ڕوویدا. یەکێک لە گرنگترینیان هەڵکەوتەی شوێنی جوگرافیە. ئەگەر سەیری نەخشەی جیهان بکەی لێ کەم نیگادا بۆ دەردەکەوێت کە ئەفغانستان یەکێکە لە وڵاتانەی کە لە هیچ لایەکەوە سنووری دەریایی نییە و بە 6 وڵات دەورە دراوە، ئەوانش بریتین لە ئێران و تورکمانستان و تاجیکستان و ئۆسپاکستان و پاکستان و چین. بۆیە هەر وڵاتێک بیەوێت داگیری بکات دەبێت بە یەکێک لە وڵاتانەدا تێپەڕێ و بنکەی سەربازیشی تێدا دروست بکە و ئەمە جگەلەوەی پاڵپشی تەواویان لێوەربگرێت. و ئەگەر هەر وڵاتێک توانی بێتی بەسەر ئەم بربەسەدا زاڵ بێت ئەوە ڕوبەڕووی زەویە ناڕێکەکانی ئەم وڵاتە بووتەوە، چونکە شاخەکان 175 ڕوبەری وڵاتەکەیان داگیر کردووە. گرنگترینی ئەو شاخانەش شاخە بەرزەکانی هیندۆکوشە، بۆیە ئەرکی کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان ئەرکێکی زۆر قورسە و دانیشتوانەکەی هەمیشە ئەو شاخانەیان بەکارهێناوە کاتێک لەلایەن هەر وڵاتێکی جیهانەوە بە شەڕکردن تێوەگلاون، چونکە بەزاندنی ئەو شاخانە کارێکی زۆر قورسە، تەنانەت بۆ بەهێزترین سوپاکانی جیهانش هەر قورسە و شەڕڤانانی ئەفغانستان لەم شاخانە دەجەنگن و بنکەی سەربازیان بەسەر هەموو شاخەکانیش بڵاو کردوتەوە. یەکێکی تر لە هۆکارە گرنگەکان ڕەوشی زۆر خراپی ڕێگاوبانەکانە. کاتێک سوپای ئەمریکا لە ساڵی 2001دا هاتە ناو ئەفغانستانەوە تەنها 50 کیلۆمەتر ڕێگەی قیرتاوکراوی هەبوو و لەبەر ئەوەی تۆپۆگرافیە ئەم وڵاتە وەک ئاماژەمان پێدا ناسراوە بۆیە تێچووی ڕێگاکانی ناوی دەگاتە 5 ملیۆن دۆلار بۆ هەر میلێک. ئەمەش بڕە پارەیەکی زۆرە کە وڵاتێکی وەکو ئەفغانستان توانای دابینکردنی نییە، بەڵام ئەفغانیەکان هەمیشە ئەم لاوازیەیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە و یەکێک لە گرنگترین ڕێگاکانی ئەفغانستان دەروازەی خەیبەرە کە ڕێگەی سیایی هیندۆکوش بە پاکستانەوە دەبەستێتەوە. ئەوەی سەیرە ئەوەیە کە ئەمە تاکە ڕێڕەوە کە هێزەکانی ئەمریکا و بزوتنەوەی تالیبان پێکەوە بۆ هێنانی تەقەمەنی و پێداویستەکان بەکاری دەهێنن. بەڵام لە ساڵی 2009 تالیبان بڕیاریدا هێرشی دووبارە بۆ سەر دەروازەکە بکە و بە تەواوی جموجۆڵی ئەو ناوچەی ئیفلیس کرد. دواتر گواستنەوەی پێداویستە سەربازەکان بۆ هێزەکانی ئەمریکا وەستا وێ ناسار بوون ڕێگەی بەدیل لە ڕێگەی وڵاتانی دیکەوە هەڵبژێرن، بۆ ئەمەش پارەیەکی زۆریان پێویستە. لە سەردەمی شەڕی سۆڤیەتدا شەڕکەرانی ئەفغانستان لەو شوێنەدا گەمارۆی شەڕکەرانی رووسیایاندا کە دەرچوونیان ئەستەم بوو، بۆیە هەمیشە دەکوژران و دواتر سەکدارانی ئەفغانستان هەڵدەهاتن بۆ شاخەکان و لەوێش خۆیان دەشاردەوە و ڕووسەکان نەیان دەتوانێت شوێنەکانیان بدۆزنەوە. یەکێکی تر لە هۆکارە گرنگەکان دابەشبوونی دانیشتوانی ئەم وڵاتەیە بۆ پێی کە دابەشبوونە بەسەر چەند ڕەگەزێکدا وەک پشتون و ئۆزبەک و تاجیک و لە نزیک سنووری وڵاتانی دیکەش دەژین. هەرێک لەو ڕەگەزانە زیاتر لە وڵاتانی دراوسێدا بوونیان هەیە. بۆ نمونە پشتونەکان کە زۆرینەی دانیشتوانی ئەفغانستان پێک دەهێنن، بەڵام ژماری پشتونەکان لە پاکستان 2 هێندە زیاترە. شایانی باسە خەڵکی ئەفغانستان دان بە سنوورەکاندا نانێن و هەموو وڵاتانی دراوسێ بە هی خۆیان دەزانن و کاتێک هێرشیان دەکرێتە سەر
پەنا دەبنە لای کەسوکاریان لە وڵاتانی دراوسێ. بەمەش وڵاتانی هێرشبەر ناتوانن بە دوایاندا بگەڕێن بە ڕوانگەی ئەو ڕێکەوتن نامانەی کە لە نێوانیاندا واژوو کراون. تەنها سنووری پاکستان و ئەفغانستان 235 دەروازە و ڕێگەی سنووری لە خۆ دەگرێت و ئەم دەروازە زۆرانە ئاسانکاری بۆ گواستنەوەی سەک و مادە هۆشبەرەکان دەکەن بۆ ئەفغانەکان، ئەویش بۆ دابینکردنی دارایی و ئەنجامدانی چالاکیەکانیان. و لە مانگی یەکی ساڵی 2021 پاکستان تەواوکردنی سیازی سنوورەکان و زیادکردنەوەی هەردوو وڵاتی ڕاگەیاند و تەنیا 12 دەروازەی مانەوە. بەڵام ئایا ئەم سیازە بربەستە بۆ ئەفغانیەکان یاخود نا؟ ئێمە پێمان وانە، بەڵام بە دڵنیاییەوە کۆچبەری نایاسایی ڕادەگرێت و دانیشتوانەکەی بەسەر زەویەکانی ئەم وڵاتەدا دابەش بوون، بۆیە هەر هۆزێکیان گروپێک ڕووبەری خۆی کۆنتڕۆڵ دەکا. بۆ داگیرکەران هەر عەشیرەتێکیان گروپێک خۆی لە خۆیدا دەوڵەتێک پێک دەهێنێ و ئەگەر هەرێمێکی شکستی هێنا دەبێت شەڕەکە لە هەرێمێکی تردا ئەنجام بدرێ. وێ لەم نێوەندەدا هەرێمی دۆڕا و هێزی خۆی وەردەگرێتەوە و جارێکی دیکە شەڕ دەکات. هەر لەبەر ئەم هۆکارش کەوتنی کابولی پایتەختی ئەفغانستان بەدەستی داگیرکەران هیچ کاریگەریەکی لەسەر بەشەکانی تری وڵات نییە. دەوترێت شەڕ بە هێزی چەک بڕیاری لەسەر نادرێت، ڕەنگە بە هێزی پارە بڕیاری لەسەر بدرێت. بەڵام لە ئەفغانستان بابەتەکە تەواو جیاوازە. ئەم وڵاتە بە یەکێک لە گەورەترین وڵاتانی هەناردەکاری تلیاک و بەرهەمەکانیدا دەنرێت لە جیهاندا و بە نزیکەی هیچ شوێنێک نییە لە جیهاندا کە بێ بەش بێت لەو زۆرە بەرهەمانەی کە لە ئەفغانستان بەرهەم دەهێنرێن و نزیکەی 180 هیرۆین لە جیهاندا بەرهەم دەهێنن. چەکدارانی ئەوێ زۆر بەجددی مامەڵەیان لەگەڵ ئەم بەرهەمانەدا دەکرد بۆ ئەوەی بتوانن پارەی چالاکی سەربازیەکانیان دابین بکەن. هەر بۆیش بزوتنەوەی تاڵیبان بە دەوڵەمەترین بزوتنەوەی ناحکومی لە جیهاندا دادەنرا. ئەمڕۆ تاڵیبان بزوتنەوەیەکی ناحکومی نەماوە و بە تەواوی کابولی پایتەختی کۆنتڕۆڵ کردووە. زگلەوە شەڕڤانانی ئەفغانستان ئەم قازانجا لەگەڵ زووتیاران دابەش دەکەن، ئەویش بۆ ئەوەی پشتیوانی دانیشتوانیش بە هەمان شێوە بەدەست بهێنن. ئێستاش با کەمێک بگەڕینەوە بۆ مێژوو، پاشان ڕۆشنایی بخێنە سەر ئەو هێزانێک کە هەوڵی داگیرکردنی ئەفغانستانیان داوە کە لەو کارەشیاندا سەرکەوتوو نەبوونە. سەرکردەی ئەم وڵاتانە بەریتانیای گەورەیە کە بەشداری 3 جەنگی کرد و نزیکەی هەموو ئەو جەنگانە بە شکستی بەریتانیەکان کۆتایی هات. یەکەم هەوڵ لە ساڵی 1839 بوو، پاشان لە ساڵی 1878 و دوا هەوڵیش لە ساڵی 1990 بوو. دوای ئەم شەڕە حکوومەتی بەریتانیا ئەفغانستانی وەک وڵاتێکی سربەخۆ ناساند و ناچار بوون لی دەربچن. و دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و لە سەردەمی جەنگی ساردا یەکێتی سۆڤێت بڕیاری داگیرکردنی ئەفغانستانیدا، ئەویش کاتێک هەستی بە ناسە قامگیری دۆخی ئەوێ کرد و پێی وابوو نێچیرێکی ئاسان دەبێت بۆ ئەوان. بەڵام نزیکەی 10 ساڵ و دواتر ڕووسەکانیش ناچار بوون وڵاتەکە بەجێ بهێڵن. زۆرێک لە شارەزایان و شرۆڤەکاران ئەم شەڕە بە هۆکاری سەرەکی داڕمانی یەکێتی سۆڤێت دەزانن. ئەم شەڕە ئەوەیە کە بزوتنەوەی تاڵیبانی بەرهەم هێنا و خستێ سەر نەخشی ململانیەکان و هەر ئەو بزوتنەوەیە بوو کە نەخشی وڵاتەکەی بۆ هەمیشە گۆڕی و دواتر ئەم بزوتنەوەیە هاتە سەردەسەڵات و هەندێک ڕووبەڕووبوونەوە لە نێوان ئەوان و ئەمریکاشدا ڕوویدا و لە ئەمریکادا تاڵیبان بەشداری هێرشەکانی 10 ئەیلولی کرد و لە ئەنجامدا تاوەری بازرگانی نێودەوڵەتی لە ناوچوو کە دەکەوێتە شاری نیویۆرک لە ئەمریکا. وەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم هۆکارە بڕیاریدا سەربازەکانی بنێرێت بۆ ئەفغانستان. بەڵام دوای خرجکردنی زیاتر لە 2 تریلیۆن دۆلار و تێپەڕینی 20 ساڵ ئەوەی دەیویست بەدەستی نەهێنا و لە کۆتاییدا بڕیاریدا بەدەستی بەتاڵ وڵاتەکە بەجێ بهێڵێ. هەموو ئەو وڵاتانی کە هێرشیان کردوتە سەر ئەفغانستان لە لووتکەی دەسەڵاتدا بوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ کامیان نەیانتوانی تەماحکاریەکانیان لە وڵاتەدا بەدی بهێنن و هەمویان زیانێکی زۆری مادی و گیانیان پێگەیشت و نە ئارامیان تێدا دروست بوو. لە کۆتاییدا ئاواتە خوازین ئەفغانستان سێژ لە ئازادی و خۆشگوزەرانی وەربگرێت و کێشەکانشی چارەسەر بکە پێش ئەوەی هەر ململانیەکی ناوخۆ دووبارە ببێتەوە، چونکە ئەم بابەتە کابوسێکی نوێ دەبێت بۆ ئەفغانستان و لەگەڵ هەموو جیهانیشدا. و لێرانشدا گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. ئێوەش ڕاتان سیە لەسەر وڵاتی ئەفغانستان دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوو. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە
دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکە تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.